هەرێمی کوردستان جگە لەوەی خاوەنی یەدەکێکی زۆری نەوتە، شامبەشانی وڵاتانی رووسیا، ئێران، قەتەر و تورکمانستان یەکێکە لە ناوچە دەوڵەمەندەکان بە غازی سروشتی و 3% غازی هەمووجیانی تێدایە. لە کۆتایی ساڵی 2013ەوە هەرێمی کوردستان دەستی کردووە بە ئامادەکردنی نەوت. لە ناوڕاستی ساڵی 2014دا حکوومەتی هەرێم بۆ یەکەم جار و لە ڕێگەی تورکیاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەوتی هەناردەی دەرەوە کرد. لە ئێستاشدا حکوومەتی هەرێم لە هەوڵدایە لە ڕێگەی ئێرانەوە نەوت و غاز هەناردەی دەرەوە بکات. مانگی نیسانی ئەم ساڵ لێکتێگەیشتنێک لە نێوان تاران و هەولێر بۆ گواستنەوەی نەوت و غازی هەرێم بۆ ئێران ئەنجام دراوە، بەڵام هێشتا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. بەپێی زانیاریەکانی NRT هەرێم لە ڕێگەی دوو بۆڕیەوە لە گەرمیان کرماشان، هەروەها پێنجوێن سنە لە قۆناغی یەکەمدا نەوتەکەی هەناردەی ئێران دەکات و لە داهاتووشدا ڕێکەوتنەکە بە هەمان شێوە غازی سروشتیش دەگرێتەوە کە بەپێی خەمڵاندنی شارەزایانی ئێران ڕاکێشانی بۆڕێکە نزیکەی ساڵێک و 6 مانگی پێدەچێت. ئێران ئامادەیە تێچووی ڕاکێشانی بۆڕەکە لە ئەستۆ بگرێت و لە بەرامبەردا هەرێم دەتوانێت بەنەوت بیداتەوە. هەروەک چەند سەرمایەدارێکی سلێمانیش ئامادەییان دەربڕیوە تێچووی ڕاکێشانەکە لە ئەستۆ بگرن و لە بەرامبەریشدا بەشدار بن لە مامەڵەی بازرگانی هەناردەی نەوت بۆ ئێران. NRT زانیوێتی نەوتەکەی هەرێم لە ئێرانەوە ڕاستەوخۆ ڕەوانەی بازاڕەکانی گیان ناکرێت، بەڵکو لە ناوخۆی وڵاتەکەدا بەکاردەهێنرێت، چونکە بەشی زۆری نەوتی ئێران لە باشووری ئەو وڵاتەدایە و گواستنەوەی بۆ باکوور و ناوچەکانی دیکەی ئێران تێچووی زۆرە. بۆیە نەوتەکەی هەرێم بەکاردەهێنن و لە بەرامبەردا ئەو بڕێی کە بەکاری دەهێنن نەوتی خۆیان لە بەندەرەکانی باشوور ڕادەستی هەرێمی دەکەن تاوەکو بینێرێتە بازاڕەکانی دەرەوە. سەبارەت بە هەناردەکردنی غازی سروشتیش بە هەمان شێوەی نەوتەکە لە ناوخۆی ئێران بەکاردەهێنرێت و لە باشووری وڵاتەشدا بڕی بەکارهاتوو دەدات بە هەرێم. چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2017دا بەکارهێنانی غازی سروشتی لە ناوخۆی ئێراندا بگاتە 284 ملیار مەتر سێجا، بۆیە پێویستی زۆریان بە غازی سروشتی هەرێم دەبێت. NRT زانیوێتی لە ئێستادا بەشێک لە بەرپرسانی گۆڕان و یەکێتی بەگومانن لە مامەڵەی حکوومەتی هەرێم بەرامبەر بە گواستنەوەی نەوت و غازی هەرێم بۆ ئێران و پێیان وایە هەوڵەکان لە ئاستی پێویستدا نین. چەند بەرپرسێکی باڵای گۆڕان و یەکێتی بۆ NRT ئاشکرا کردووە حکوومەتی هەرێم و پارتی نایانەوێت لە ئێستادا ڕێکەوتن لەگەڵ ئێراندا بکرێت بۆ گواستنەوەی نەوت و غازی هەرێم و دەڵێن لە مانگی 4 ئەم ساڵەوە وەفدێکی هەرێم کە بە سەرۆکایەتی تاها زەنگەنە بەریکاری وەزارەتی سامانە سروشتیەکان چوونەتە ئێران. لێکتێگەیشتنێک لە نێوان هەردوولا کرا، بڕیاریش بوو دوای پشۆکانی جەژنی ڕەمەزان کە زیاتر لە مانگێکی بەسەردا تێپەڕیوە بەرپرسانی هەردوولا لە تاران یان لە هەولێر کۆ ببنەوە، بەڵام هێشتا کۆبوونەوەکە نەکراوە. هونەر ئەحسان، NRT.